سلااوتان لێبێتەوە ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئاسۆی بەرابەری من گوڵناز زۆر خۆشحاڵم کە جارێکی تر لەم بەرنمەیە دەبمە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست. ژنانی فلستینی لە ناوچە داگیرکراوەکان لە ستەم لێکراوترین و چەساوەترین ژنانی جیهانن. ئەم ڕاستیە لە کار و ژیانیاندا دیارە و زیاتر لە کاتی شەڕدا دەردەکەوێت. لە هێرشی تاوانکاریەکەی سوپای ئیسرائیل لە 7 ئۆکتۆبر ژنان هاوشانی پیاوان و منداڵان قوربانیانی سەرەکی بوون. با مەبەستی بەدواداچوون بۆ دۆخی گشتی ژنان لە ناوچە داگیرکراوەکان واتە غەزە و کەرانەی ڕۆژاوا هەروەها سەبارەت بە دۆخی ئێستایان لە غەزە پرسیارەکانمان لەگەڵ میوانی بەرنامەکە واتە بەڕێز شیوا مەحبوبی چالاکی مافی ژنان ئەخەینە بەرباس و لێکۆڵینەوە. هاوڕێ شیوام کاتتان باش، زۆر بەخێر بێن بۆ بەرنامەیە. زۆر سپاس، ئەم کاتتان باش. زۆر بەخێر بێن و سپاس دەکەم کە بەشدار بووی لە بەرنامەکەمان، زۆر خۆشحاڵم. هاوڕێشیوە هەر وەکو پێشەکێکە وتم ئێستا بارودۆخی ئەو ژنانە لە شەڕە کە ئەو شەڕە دروست بۆ چۆن دەبینن؟ بەڵێ تەبعاً وەختێکە شەڕەبێت زۆرتر خەڵک و دنیا تەوەجۆکە بەوەی کە چەند نەفەر کوژرا، چەند نەفەر زەخمی بووە، چەند ماڵ خراپ بووە و متاسفانە لە بینی ئەمانە زۆر تەوەجۆ ناکریە کە ئەو خەڵکەی وا لەبێن بە تایبەت ژنان واقعاً شرایطە تەحمڵەکەن، چۆن ئەو شرایطە ئەوەنە بەرۆ دەنەتیجە من پێم وایە ئەمە زۆر مهمە، چون معمولاً لە تەواوی دنیا زمانێکە شەڕە ژنان مۆردی حملە قەرارەگرن، بە گرەوگانیانەگرن، مۆرد تەجاوز قەرارەگرن و زمانێکی شێشان نییە بە تۆر واقعی ژنان جزوی بێحقوقترینن. من پێم وایە وەختێک ئێمە لە مۆڕ غەزە و قسەکەین ئەبێ تمشایەکەم بەوەی کە ئەسەن وەزیەتی ژنان تحتی شاید بێژم بوونی حەماس بە چ شکلێک بووە، چون ئەروواکە زانن حماس دەواقع گروهێکی ئیسلامیە ئیسلامگەرایی پیادە ئەکا پیادەی کردە لە غەزا و زۆر لەو قوانینەی کە ئێمە بەتایبەت لە ئێران و یا لە ئەفغانستانە ئاشناین بە عنوانی یەکژن دەقیقاً لە غەزەیشە حەماس دەستی پێکردو کە ئەم کارە بکە، وەک مەسەلەن مەسەلەی حیجاب، وەک ئەوەی مەسەلەی مەمنوعکردنی ژنان کە بتوانن لە جێگەهای عمومی وەک مەسەلەن جێگێ وەک کافی شاپ خلیان بکێشن یا لە ئارایشگاهای مختلف کارکەن سعی کردە هەربار ئەو کارشکەنیەکە و هەروە پارەکە حتا 2021 پێرارەکە ببەخشە کە قانونێکی هاورد کە تبقێەوە لە دادگایەکە تحتی دادگای ئیسلامیە کە ژنە بێ لەگەڵ ئیجازەی پیاوی بێ کە مسافرەتکە. ئەمە بۆ ئەوەیەژن وەختێکی من لە مۆرد شەڕ و قسەکەین ئەم شەڕی کنونیەی حەماس و دەوڵەتی ئیسرائیل ئەبێ لە بیرمان بێ کە ژنان بەلەوە ئالەوە شرایطە قەراریان گرتە، یعنی لە قبل و لە شرایطێکی بێحەد بێحقوقیە قەراریان گرتە و ئیسێشە هەروە ئیدامەی هەیە، یعنی بارحاڵ لە حاڵێکە وەزیفەی حتا مناڵەکان و ماڵ کەوتەتە سەرشانی ژنان هەروە ئیدامەی هەیە ئەوەی کە لە خراوترین شرایطە بتوانێت خۆی نەجات بە مناڵەکانی نەجات بە خانەوادە نەجات بە بتوانێت نانێکیان بۆ پێیاکە و شرایطێکی ئەمنیان بۆ مهەیاکە، یعنی من پێم وایە جزوی واقعاً سەختترین شرایطیان هەیە ژنان لە غەزا. بەڵێ زۆر سپاس هاوڕێشیوە. زۆرێک لە ژنانیش کە دووگیان بوون لە بارودۆخێکی زۆر خراپی بێداشتی و دەرمانیدا بەسەر دەبن لەم شەڕەدا گەمارۆ دراون و ناتوانن بچنە شوێنێک کە پێویستیەکانی خۆیان جێبەجێ بکەن. منداڵان بە شێوەیەکی سەرەکی لەلایەن دایکانەوە پەردەوەردە دەکرێت. دۆخی ئەوان لە بارودۆخی شەڕدا چۆن دەبینن ئێوە بەتایبەت ئەم شەڕە کە ئێستا لە ئارادایە؟ بەڵێ من ئیشارەیەکەم بەوە دقیقاً بە نوکتەکە ئیشارەتان کرد. من زۆرتر بەوە ئیشارەم کرد کە ئەو ژنانە لە چ ژێربارێکی ئیجتماعین لە چ وەزیەتێکان لەم شەراوە لە دیارە نیازهای ئەوەڵیە خۆیان لە نەزەر ناگیریە، مەسەلاً پێم وایە شتێک حدودی چەند هەزار ژن وتیانە حاملن و 2 مانگ 3 مانگی تر مناڵەکانیان بە دنیاێنن کە خودی ئەوە نیاز بە مراقبەتە و هەروە ئەزانێن نیازهای عادەتی مانگانە و تەواوی ئەم شتانە نیازی هەیە بە شرایطێکی بێداشتی بۆ زۆر شتی تر کە بەخەرز ژنان لێ مەحرومن و لە دیارە خب ئەم مناڵانە وەزعیەتیان ئایسە لە حدودی زۆرتر لە 8,000 نەفەر کوژرا کە زۆرتر لە 3,000 نەفەری مناڵ بووە
ئایسە وەختێک کە تمشاکەن هەبەن وەزیفەی ئەوەی کە ئەم مناڵانە ئیحساسی ئەمنیەتکەن لەو شرایطە نائەمنە بەسەر شانی ژنانۆیە بە تۆر واقعی مناڵێکە ترسا مناڵێکە مۆردی حملە قراری کردە مناڵێکە زەخمار بووە مناڵێکی زۆر چکولە کە ئەسڵ نازانێت چ وەزئەتێکێت تەبعەن ژنەکە ئەشێ بەو سترس و ترۆمای خۆیۆ هەنووز کارێکا کە مناڵەکە بە یەک معنی بتوانێ بە ئیستیلاح ئەحساسێکی نسبی ئەمنیەتی کە وەلە لە عینی حاڵام پێم وایە وەختێک کە تمشاکەن تەبەن تووڕەیەک هەیە زۆرش تەبعیە تووڕەیەک هەیە کە بەخاتر حملەی ئیسرائیل دەستی پێک بێنی سوورەتی گرتە وەزانی 75 ساڵە خەریکە بەرحاڵ عەلەیهی خەڵکی فەلەستین ئەم حملە سوورەتەگرێ وواقعاً ئەو مناڵانە لە شەرایەتێکا گەورە و لە شەرایەتێکی بێحەد ناتەوانیە کە بە شدت تووڕەن لە وەزئیەتە وەلێ هیچ کارە ناتوان بکەن بەسە لەندانە لەو مناڵانە تمشای دەوروبەریەکە کچێکی 7 ساڵە بووی من چی بکەم لەمانە من چۆن نتوانم ئەسەن کارێکم لە مۆردێ وەختی تەواوی دەوروبەرم وێران بووە دەیتۆ وەختی تمشاکەی کەسی ئەوڵی ئەو خانەوادەکە ئەشێ بەو مناڵە ڕۆحیەیە با دایکەکەیە کە خۆی لە خراوترین شرایەتەوە احتمالاً 3-4 عزوی خانەوادەی لەدەستا یعنی حتا لە لەحازی باری ڕۆحی و ڕەوانی شۆ فشارێکی بێحەد زۆر بەسەر و دایکە هەیە و ئەزانین کە حماس زۆر لە وەزئەتە ئیسفادەکە بۆی کە ئەو مناڵانە شوی مەغزی باولەوە قابن بە شاید نەسلێکی تر لە حماس توین بەسەلا لەو شەڕانە شرکەتیان بێت. بەڵێ هاوڕێ شیوا سەرۆکانی حکوومەت چۆن کاردانەوەیان هەبووە بەرامبەر بەم شەڕە و بەتایبەت خەڵکی غەزە بەتایبەت ژنان و منداڵان؟ بەڵێ تەبەن ئایسە وەختێک کە تمشاکەن منزورتان دەوڵەتی کشوەرهای مختلفە درستە؟ بەڵێ خب بە نظر من تەوەجهێکی وا ناکریە ئەوڵان من یەکش بێژم کە تەبعاً حماس بە ئەنازەی دەوڵەتی ئیسرائیل هەردووکیان بە ئەنازەی یەکترین جەنایەتکارن ولی یەکشت کە ئالەم وەسەدا نابینرێ ئەوەیە کە بلەخەرە ئەو خەڵکی ئیسرائیلە هەروواکەوتان ژنان بە تایبەت و تەبعاً مناڵەکان من پێم خۆش نییە زۆر ژنان و مناڵان بەلای یەکۆ بەکار بووم چون معمولەن لە ئەخبارە زۆر بەکاریەوەن و نەوعێک ئەو تەسەورە ئاکە ئەنگار ژنانیش وەک مناڵان ناتەوانن کە ئەم شتە نییە بە تۆر واقعی منزورمەیە کە وەختی کە تمشای ئەم شارەکەن بەڕاستی ئەم شتە لە نەزەرا ناگرن کە ئەمە فقط ئەم 3 هەفتە نییە 75 ساڵە دوودانە ناسل خەریکن ئالە و شرایەتا زندگیەکەن و بە مەراتب زمانێکە ئێوە شەڕ لە بین فەرسکە دەوڵەتی ئیسرائیل و حکوومەتێکی گروهێکی ئیسلامگەرا هەیە لەو بەینا زۆر قوانین وجودی نییە زۆر مەسەلەن فەرسکەین بۆ مەسال ئێوە شرایەتی کوردستان لە نەزەرا ئەگرن ژنە توانێت چەکدار بێ توانێت شەڕکە توانێت شرکەتی بێ توانێت احساسی قدرەتێکە بە حاڵەکە لە تحتی قوانین حماسە ئەو شتە وجودی نییە هیچ کام لەو ژنانە ناتوان ئەدعای ئەویان بێ کە گەرەکیانە کارێکن لەو زەمینە کە لە حاڵەتی تەسمیم گیرەندا بێت وایسە بە نەزەر من دنیا خەریکە متاسفانە تمشاکە و هیچ کارێک ناکە دنیا خەریکە تمشاکە و فقط تمشای وەزئیەتێکە شەڕێکە هەیە لەوێ ئەزانین کە تەقسیمەندیە بین و بینی ئەوە دەوڵەتانە بڕێکیانێژن کە ئەبێ ئاتش بەس بێ بڕێکیانێژن نەوێت لە حاڵێکە ئەمە شاهدیەوەین کە غەزە خەریکە وێرانەوێ بنیامەکان خەریکن ئەکوژێن وەلێ هیچ گونە ئەکسۆل ئەمەڵێک نیشان نادرگێ لە ساتحی دنیا یعنی منزورمۆیە کە وەختێک کە قسەی دەوڵەتەکانەکەن دەوڵەتەکان دیارە تمشای مەنافەی خۆیانەکەن هیچ شتێکی تر نییە مهم نییە چەند هەزار نەفەر خەڵکی فەلەستینە کوژیە حتا مهم نییە حماس چەند نەفەری بە گرۆگان گیرتە نە دەوڵەتی ئیسرائیل دڵی بۆ خەڵکی خۆی سووتێ نە حماس دڵی بۆ خەڵکی فەلەستینە سووتێ بەڵێ زۆر کەسیش لەسەرەوە قسەی هەیە کە ئەم شەڕەی کە هەڵگرساوە ئیسرائیل خۆی پێشتر ئاگادار بووە بەڵام بەهۆی ئەو بارودۆخەی کە لە ناو خۆیەوە بووە قەرار بووە تەزاهوراتێکی بەربڵاو بکرێ سکوتی اختیار کرد بۆ یەکەم شەڕە داگرسێت و کێشەکانی ناوخۆی دابمەرکێ ڕای ئێوە چی ئایا وایە؟ خب تمشاکن وەختێکە تمشای ئەم شەڕاکەن بالاخره وەختێ لە دوور و تمشایەکەی هەم دوو منفعەتیە تەبعاً لە تەرەف دەوڵەتی ئیسرائیل و نەتانیاهۆ کە گیری خواردوو بەدەست ئەو تەزاهوراتانەوە ئیسە تەوەجۆهەکان لەوە ڕاف بووە ئیسە تەوەجۆهی داخلی خەڵکی ئیسرائیل بەوەیە کە ئەم
بە ئێستەلا گرۆگانانە بێرنەوە فقط ئەوەش نییە دیارە ئێمە لە ئەخبارە دەنگی تێدادێکی زۆر لە خەڵکی ئیسرائیل نابیسن کە ئێژن ئەم شەڕە بەسکەن خەستە بووین لەم شەڕە یعنی ئائیسە بۆ ناتانیاهوو وەک شاید بێژم معجزەیە بوو کە نەجاتیدا بە یەکمانیە بۆ ئەوەی کە توانی تەوەجۆی خەڵک لە مەسەلەی لە بێسەلا مەسایلێکە بۆ خۆی پێشات و قرار بوو مورد باسخاس قرار بگیرێ و خەڵک خاهانیەوە بن کە ئێستەفابن لا بووە هەمیشە شەڕ ئەو مەزایایە هەیە و لە تەرەفێترۆ بە نظر من ئێوە تمشاکەن وەک پلانێ بوو وەک تەرحێک بوو شاید بێژم لە نظرنەوە لە تەرەف جمهوری ئیسلامیەوە بۆ کە ئیسرائیل و عەرەبستان خەریک بوون بە یەک نزیکە بوونەوە گەرەکی نەبووە شتە ئیتفاقکەوێ لە تەرەفێک کۆ تەوەجۆ بە وەزیەتی ئێران ئیتر نییە ئێمە ئەزانین کە جمهوری ئیسلامی ئەسڵی ترین و گەورەترین لەواقع حامی حیزبوڵای لوبنان و حەماس لە بێسەلاح لە فلەستینایە ئەگەر تمشایکردن لەم ناوە تەواوی دەوڵەت جمهوری ئیسلامی حەماس دەوڵەتی ئیسرائیل گشتی نەفعی خۆیەوە و لە تەنها کەسێکە سپەری بەڵاوێ خەڵکی فلەستینە و هەروەها خەڵکی ئیسرائیل بیرمان نەچێتەوە کە ئەو چەند سەد نەفەرەوە بە گرۆگان بردیان هەنووز معلوم نییە چ بەڵایەک بەسەریان هاتە یعنی دقیقاً وایە دقیقاً بزانن لە تەواوی دنیا شەڕەکان تەرحریزی شدەیە شەڕ زۆر جار اتفاقی بە وجود نایە بەڵکو ئەم دەوڵەتانە مەنافعی خۆیان هەیە کە ئەتوان ئەمە بوونە بەرەوە بەڵێ هاوڕشیوە باسی کۆماری ئیسلامیتان کرد ئەگەر بتانەوێت زۆرتر لەسەر نەقش و پلانەکانی کۆماری ئیسلامی لەم شەڕەدا باسکەن ئەوە چۆن دەبینن بزانە جمهوری ئیسلامی ئائیسا لەگەڵ ئینقلابی ژێن ئازادیە ڕوبڕوە داخلی ئێرانە واقعاً هیچ ڕێگەیەکی ئەوە نییە کە بڕواتە دەرەوە ئیمڕۆ مەراسمی بێستلا دەفنکردنی ئارمیتا گەراوەند بوو دوای ئەم گشتە دەستگیریە فکریە کردو کەسە شرکت ناکا لە حاڵەکە تعدادی زۆر لە خەڵک شرکەتی کردو وەزانی تعدادێکیش دەستگیر کران و ئایسە لە ناو داخل ئێرانە چ لە لەحاز اقتصادی و لە لەحاز سیاسی و لە هەر لەحازێکە لە بۆ بەسایە یەکێک لەو شتانەی وا جمهوری ئیسلامی هەمیشە ئیسفادەی کردە ئیسفادە لە گروههای ئیسلامی و تێرۆریستی لە منتەقا کە خۆی بە وجودی یاوردە یا تەقویەتی کردە ئیسفادە لەوانە بووە بۆ ئەوەی کە دەوڵەتەکانی تر بە دەوڵەتەکانی تر بێژێکە ئەبێ لەسەر من حەساو بکەن کە بتوانێت ئارامشە لە منتەقا بێ و لە عینی حاڵە بتوانێت باجگیری کە هەرایسە پیشنهادێکی کە داوتێتی ئێمە ممکنە مەجبور بوون ئەو گرۆگانان ئیسرائیلیانە لە حەماس بگرین بۆ کە ئاتەش بەس بێ درۆیەکی مەحسە بەخاتۆ ئەگە و گرۆگانانە بگرێت بەو معنیەیە کە گەرەکێتی ئاوانس بگرێت گەرەکێ لە مزاکرەکان یا ئیسفادەی لێکە وەدە نەتیجای سێوە تمشاکەن لە ئەو وەختو وە جمهوری ئیسلامی ئینقلابی ئێرانی دزی هاتە سەرکار لە وەختۆ شروعی کردە ئەم بەسەلا ئیسلامگەراییە تەقویەت کە گروهەکان تەقویەت کە بتوانێت سپای پاسداران بازووی خۆی بێ لە عێراقا لە لوبنانە لە شمالی ئافریقا لە جێگەهایەکی ترە و بەو وەسیلە بتوانێت لە تەریق تێرۆرۆ لە تەریق وەحشەتۆ بتوانێت قدرەتێک نیشان بە کە بە نەزەری من بێنەتیجە ئەوێت چون بزانە هەرچیەک دەورەی خۆی هەیە دیارە مەسیحیەت زمانە دەورەی خۆی بوو و ئیسیشە ئیسلامگەرایی دەورەی خۆی هەیە کە تەواو ئەبێت و ناتوانێت ئیدامێ بێ وەلێ بە نەزەری من جمهوری ئیسلامی نەقشێکی ئەسڵی هەیە حتا لەم حەملە و بۆیە قسەی ئێمە هەمیشە ئەوەیە ئەگە گرەکتانە لە دەسەمانە نەجاتتان بێ کۆمەکەن جمهوری ئیسلامی کۆمەکەن خەڵکی ئێران جمهوری ئیسلامی سانەگونکە بەڵێ سپاس هاوڕەشیوە هاوڕەشیوە کاردانەوەی هێزی کرێکاری و دژە شەڕ بەرامبەر بەم شەڕە و بە تایبەت بەرامبەر بە خەڵکی غەزە چی بووە تا ئێستا خب بزانن معمولاً بە تایبەت مەسەلەی فلەستین و ئیسرائیل هەمیشە بەحس بەرەنگیز بووە خب تعدادێک بەخشێک لەو شاید بێژم نقطە فکریانە ئەوە بووە کە فقط عەلەیهی دەوڵەتی ئیسرائیل بووە عەلەیهی هیچ قسێکیان لە مۆرد حەماسۆ نەکردە هەرایسەوە تمشاکەن حتا بەسلاح پەر لەم ئەحزابە لە کشوەرەکانی تریشە مطلقاً حاضر نین حەماس سەرکوب بەسلاح محکوم کرد ولی من پێم وایە مە مۆزەیەکی زۆر زۆر غەڵەتە بۆی کە ئێوە ئەگە عەلەیهی جەنایەتن ئەبێ هەردووکیان بن ئێوە سەنەدی جەنایەتی
دولتی ئیسرائیل زۆر دیارە 75 ساڵە لە دەوڵەت‌های مختلفیان ئەو گشتە کەسی فلسطینیان کوشتە مۆردی حملە قەراریان گرتن واقعا نەیان هێشتە خەڵکی فلسطین حتا یەک ڕۆژ یەک نەسل زندگیەکی ڕاحەتکەن هەر نەسلێکە بە دنیا هاتە بە ترس و وەحشەتی مردن و بە دنیا هاتە و لە عینی حاڵە بەخشتری خودی خەڵکی ئیسرائیلە یعنی بەو ئەنازەیشە خەڵکی ئیسرائیل لەوە ئەترسن کە هەر لەحظە مۆردی حملە قەرار بگرن یعنی بە یەک معنی وەختت مشاکە ئێوە بێ بە نەزەر من ئەبێ هەردووکی محکوم بکرێ ئایسێ متاسفانە شاهدی وەزعیەتێکی کە زۆر کەسیە حمایەتەکە لە بێستلا هیچ قسێ لە مۆرد حەماسۆ ناکە ویا بە شدت عەلەیهی دەوڵەتی ئیسرائیل ئەمە دوو قوتبی تێرۆریزمن ئەبێ هەردووکی محکوم کریە ئەبێ ئیتفاقاً بوترێ کە نا حماس نەمایەندەی خەڵکی فەلەستینە و نە دەوڵەتی ئیسرائیل نەمایەندەی خەڵکی ئیسرائیلە ئایسێمە شاهدی ئەوەین کە تعدادە لەم گروهانە لە خودی ئیسرائیلە جوانایەکن کە تەلاشیانەوەی ئێژێ بێن ئێمە گشتمان بەیەک و ئەم شەڕە متەوەقف بکەین و کەمپینێکیان دروست کردو بە ناوی گشتمان بەیەک و بە زوانی عبری و بە عەرەبی و ئەمە مشترەکە بە نەزەر من لە هەردوو خەڵکەکان مشترەکە و لێ حەماس و دەوڵەتی ئینگلیس مەنافعیان لەوەیە کە بتوانن مرەتەبەن ئەم شەڕە ئیدامە بن و یەکترین تەغزیەکەن بۆیە ئەوێ هەردووکی محکوم بێ و دەنگێکی سەوم بێتە دەرەوە کە دەنگی خەڵکی فەلەستینە و دەنگی خەڵکی ئیسرائیلە. بەڵێ زۆر سپاس هاوڕێشیوە پێویستە چی بکرێ بۆ یارمەتیدانی ئەو کەسانە بەتایبەت ژنان کە لە بارودۆخێکی زۆر خراپتە لە شەڕدا ئەوە ئەسیر کراون گرفتار کراون لەم شەڕەدا دەبێت چی بکرێ بەڕای ئێوە بۆ یارمەتیدانیان؟ بە نەزەر من بەل لە گشتی واقعاً هەر جریانێ هەر کەسێک هەر فعالێک کە خۆی بە مدافعی بەرابەری حقوق ژن و پیاوەزانێ ئەبێ بێتە بەرۆ و دەنگی ژنانی فلسطین بەرزۆ کاتۆ. متاسفانە ئێمە شاهدی ئەوەین هەر وەختێ لە شوێنێکە شەڕێک ئەبێ شاید بێژم وەزعیەت مەقدارە مختلەوێ هەمیشە وەزعیەتی ژنان لە ئاخرۆیە لەبیرتان نەچێت لە خودی ئێرانە ئێمە ساڵهای ساڵ لە مەورد حجاب و قسەمانەکەرە یانوت وەزیەتی حجاب زۆر مهم نییە فەقر مهمترە ئایسەشێژن وەزیەتی ژنان مهم نییە ئەوەی کە چه بەڵاهایەکیان بەسەر بێ بەڵکو ئایسە مەسەلەی مارگ و زندگیە یەکێ لەو شتانەی کە تعدادێ لە ژنانی فعال لە کشوەرهای مختلفە ئەس جۆم لە خۆی من تەلاشمانەوە بیکەین مەسەلەن بەیانیهای حمایەتیە کە بە دنیا بوترێکە ئەبێ دەنگی ژنان لە فلسطینە هەرچی بەرزتر بێ لە فلسطین و ئیسرائیلە منزورم خەڵکی عادیە و بە حمایەت لەوانەوە کە مۆردی حملە قەرار نەگیرن مۆردی تەجاوز قەرار نەگیرن و ئەوەی کە ژنان بە عنوان ئاحادی ئەو جامعە نە بە عنوان کەسانێکی زەعیف کە ئەتوانن بە گرۆگان بگیریان ئەتوان مۆردی تەجاوز قەرار بگرن تەوەسوتی چه دەوڵەتی ئیسرائیل چه حەماس و من پێم وایە ئایسە بەتابەت جریانانی چاپ متەنەقی مدافعی حقوقی ژنان ئەبێ ئایسە وەزعیەتی ژنان لەبێ بەرجەستەکەنەوە ئێوە ئیشارەتان کرد بە ژنانێک کە حاملەن خب ئایسە ئێوە وەختێت مشاکەن وەزعیەتی و ژنانە لەکوێ لە سەدری ئەخبارایە لە هیچ کوێیەکە قسەی لێ ناکرێ دەنەچە ئەبێ بتوانین ئەو تەوەجهمان بێ کە چۆن ژنان بەتایبەت لە غەزا تحتی دوو فشاری مزایفن یەکێ ئیسلامگەرایی حەماس و مەسەلەی دووەم مەسەلەی شەڕ و بێخانەمانی و ئەوەی کە ئەشێت لە عینی حاڵە بتوانن لە مناڵەکانیان حمایەتکەن بۆی کە هیچ کەسێکی تر وجودی نییە. بەڵێ هاوڕێشیوا زۆر سپاس بۆ ئامادەبوونت پرسیارەکان من کۆتایی پێهات ئەگەر شتێکەیەکا پێتان وایە و گرینگە و ئاماژەتان پێنەکردووە فەرموو. من فقط یەک نکتەی تر خدمەتتان بێژم بە نەزان من ئەم شەڕی بینی حەماس و دەوڵەتی ئیسرائیل بێڕەبت نییە بە خەڵک لە ئێرانە بە خەڵک لە ئەفغانستانە بۆ ئەوەی کە بە نەزار من هەر ئەو مبارزە ئێمە ئەیکەین بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی کۆمەکەکە گروهایەک وەک حەماس لە بین چێ یا زۆر زەعیف و بێتۆ وە کەم کەم بتوانێ جبهەیەک لە خودی فەلەستین شکل بگرێ جبهەیەکە بتوانێت لە شکلێکی متەرەقیە لە شکلێکی پێشەوە بتوانێت دەنگی هەرچی زۆرتر بەرزکاتۆ کە خەڵکی فەلەستین بتوان لە کشوەری خۆیانە لە شەرایەتێکی ڕەفاه و بدونە ترس زندگیکەن بۆنەوە من پێم وایە وەختێ لە مۆرد غەزە و قسەکەین لە بیرمان نەچێ ئێمە لە مۆرد دەخاڵەتی جمهوری ئیسلامی و قسەکەین وە یەکێ لەو شتانەی پێم وایە گشتمان نەشێت بمانوێ ئەوەی کە هەروواکە ئیشارەم کرد بە دەوڵەت‌های دنیا بێژین ئەگەر گەرەکتانە
حەماس لە بین بچێ ئەبێ کۆمەکەن جمهوری ئیسلامی سەرنگون بێ چون وەختێکە ئێوە یەک معادلەیە ئەگەر حەماس زەئیف بێ وجودی نەبێ دەوڵەتی ئیسرائیل ناتوانێت ئەو کارەکە دەرنەتیجە ئائیسە وەزیفەی ئێمە و کارەکەن وە بەنظر من وەزیفەی هەر ئینسانێکی ئازادی خوازە کە ئەلەیهی جەنایەت لە هەردوو تەرەفۆ بێ چ دەوڵەتی ئیسرائیل وەچە حەماس. زۆر سپاس. زۆر سپاس. جارێکی تر سپاس بۆ ئێوە هاوڕێشیوە مەحبوبی چالاکی مافی ژنان کە لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەیەمە بەشدار بوون. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر سپاس بۆ ئێوەیش کە تا کۆتایی لەگەڵمان بوون تا بەرنامێکی تر و هەفتەیەکی تر ماڵاوە.